نەتەوە یەکگرتووەکان دەڵێ دۆخی مرۆیی لە غەزا تا دێ بەرەو خراپتربوون دەڕوات و کەمی خۆراک و نەخۆشیەکان هەڕەشە لە دانیشتوانی سڤیل دەکەن. خەڵکی نەک تەنها بەهۆی بۆمب و گولەوە دەمرن بەڵکو بەهۆی نەبوونی خۆراک و ئاوی پاک و نەخۆشخانی بێکارەبا و دەرمان و هەروەها گەشتە ماندووکەرەکانیان کە بۆ هەڵهاتن و ڕزگاربوون لە شەڕەکە دەیکەن ئەوان بەو شێوەیە دەمرن. نەتەوە یەکگرتووەکان هۆشداری دەدا لەوەی کە 2.3 ملیۆن خەڵکی غەزا لەسەر لێوارەی برسێتیدان و نزیکەی 380,000 کەسیش لەگەڵ نەبوونی ئاسایشی خۆراک ڕوبەڕوون. بەڵام بە پێی زانیاریەکانی کۆگەت کە یەکێکی سوپای ئیسرائیلە و مامەڵە لەگەڵ پرسە مەدەنیەکانی فڵەستین دەکا، ئیسرائیل هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوەی ڕێگە بە بڕێکی زۆری یارمەتی مرۆیی بدات بچنە ناو غەزەوە. کۆگەت دەڵێ کێشە هەیە لە دابەشکردنی یارمەتیەکاندا و دەستگاکانی نەتەوە یەکگرتووەکان کارامەنیان لە دابەشکردنیاندا. ئێمە دەزانین کە دۆخی مرۆیی غەزە باشتر لەوەیە کە حەماس بانگشی بۆ دەکات. هەروەها دەمەوێتەوە ڕابگەێنم کە لە ناو غەزەدا و لە ناو ئەو ڕێکخراوە مرۆیانی لەوێ کار دەکەن هەندێک کێشایە. حەماس و نەتەوە یەکگرتووەکان هیچ کامیان وەڵامی پرسیارەکانی دەنگی ئەمریکایان سەبارەت بەم پرسە نەداوەتەوە. بەرپرسانی کۆگەت دەڵێن پێشجەنگەکە ڕۆژانە 400 بۆ 500 بار هەڵگر کە لە نێویاندا نزیکەی 70 بۆ 80 هەڵگری خۆراک بوون لە ئیسرائیلەوە دەچوونە ناو غەزەوە. ئیستا بە تێکڕا نزیکەی 200 بار هەڵگر ڕۆژانە دەشە ناو غەزەوە کە نزیکەی 150 بە تەواوی هەڵگری یارمەتیەکانی خۆراکن و جگە لەوەش بڕێکی زۆری ئارد لە ڕێگەی بەندەری ئەشتۆدی ئیسرائیلەوە دەڕواتە ناو غەزە و ئەمەش دەبێتە هۆی دابینکردنی نانواخانەکانی غەزە کە لەگەڵ بەرنامەکانی خۆراکی جیهانی ڕۆژانە 2 ملیۆن نانی پیتا بەرهەم دەهێنن. بەڵام بەرپرسانی فڵستین هۆشداری دەدەن لەوەی کە جگە لە کەمی خۆراک نەخۆشیەکانیش لە پەرەسەندندایە، ئەمەش بەهۆی قەرەباڵغی و پێکەوە بوونی نزیکەی 1.5 ملیۆن فڵستینی لە ناو قوتابخانە و پەناگەی نەتەوە یەکگرتووەکان لە باشووری غەزە. بەهۆی ئەو ژمارە زۆری هاوڵاتیانەوە هەندێک لە نەخۆشیەکان خەریکی بڵاوبوونەوەن، لەوانە نەخۆشیەکانی گەدەوڕی خۆڵە لە گەورەکان و منداڵانیشدا، هەروەها نەخۆشەکانی کۆئەندامی هەناسەدان و نەخۆشەکانی پێست و نەخۆشی دیکەش. قەیرانی مرۆیی زیاتر لە نێو ئەو 1 ملیۆن فڵستینیەدایە کە لە کاتی هێرشی سوپای ئیسرائیل بۆ سەر باکووری غەزە ناچار بوون بەرەو باشووری ناوچەکە هەڵبێن. سوپای ئیسرائیل دەڵێ هێشتا شوێنەکەیان پارێزراو نییە بۆ گەڕانەوە. تەنانەت کاتێک شەڕەکەش کۆتایی پێبێ زۆری بیناکانی ئەو ناچەیە چی دیکە بە کەڵکی نیشتەجێبوون نەماون. هیچ شتێک لەو وڵاتەدا نەماوە، نە قوتابخانە، نە زانکۆ، نە خزمەتگوزاری تەندروستی، هیچی دیکە نەماوە. بیر لە داهاتوو ئێم هەموو منداڵە بکەرەوە، داهاتوویان چۆن دەبێت، چۆن دوای ئەمە بژێن. لە کاتێکدا هێشتا شەڕەکە بەردەوامە، قەیرانی مرۆیی پەرەسەند و داوا نێودەوڵەتیەکانی بۆ ئاگربەز چڕتر کردووەتەوە. بەفراوی نووری بۆ لیندا گرادستێن.